ئێستا کە وابەوە بۆتۆکس بەکاردێنن بۆ ئازاری شەقیقا یاخود سەرێشان ئەمەش زانستیانەیە یاخود بەڵێ بێگومان ئەوە FDA ئەوەی خۆراکی ئەمریکی سەلماندوویەتی کە یەکێک لە چارەسەریەکانی شەقیقە بەکارهێنانی بۆتۆکسە دیارە ئەمەش ڕێنمایی و گایدلاینی تایبەت بەخۆی هەیە بەڵام دەکرێت بە یەکێک لە چارەسەریەکان دامرێت بە تایبەتی ئەو کەسانی بوونمونە ئەو قوتابیانێک کە پۆلی 12 یان ئەوانەی کە ئەرک و کاریان زۆرە یان سروشتی کارەکان وەیە ناتوانن حەبوو دەرمان بەکاربهێنن یان بێزار بوون لە بەکارهێنانی حەبوو دەرمانیان ئەو کەسانی کە ئیستفادە لە حەبوو دەرمان ناکەن بێگومان دەکرێت یەک لە چارەسەریەکان بۆتۆکس بێ دیارە بە ڕێژەی 60 بۆ 80 لەو نەخۆشانە ئیسفادەی لێ دەکەن و عادەتەن ماوەی 3 مانگ هەندێک جار و ماوەی زیاتریش کاریگەری بۆتۆکسەکە لەسەر نەخۆشەکە دەبێت و نەخۆشەکە کەمترین دەرمان یاخود کەمترین چارەسەری پێویست